وەری مەگرە سوو زۆر شتێکی گەورەیە پارە وردە وردە کۆ بکەیتەوە ئەگەر توانیت هەرچەند ڕێگاکە زۆر توولانیە لە وڵاتە ئەوروپایانە ئینسان پارە کۆ بکاتەوە بۆی خانوو بکرە زۆر زۆر زەحمەتە بەڵام لە هەمان کاتە بێهیواژمە بە ئەمان بکەی باشترە هەتا ئەمری لە کرێبی باشترە وەک لەوەی ڕیبا وەرگری سووەر بگری سوو گوناحەکەی زۆر زۆر گەورێ زۆر جارمان تیکرار کردوەوە حەدیسی صەحیحی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ گوناحی ڕیبا ئەگەر بیکەی بە 70 بەشەوە بەشی هەرە کەمی کە گوناحی بەرکەوتووە وەکو ئەو وایە مسلمان زینا لەگەڵ دایکی خۆی بکات لە کەعبە بزانە چ جەریمەیەکی گەورەیە بزانە چەند گوناحێکی گەورەیە یان چ تاوانێکی گەورەیە ئینسان زینا هەر زینا خۆی چەند گەورەیە لەگەڵ دایکیا چەند گەورەیە لە کەعبە بیکات چەند گەورەیە ئەمە گوناحی هەرە بشتوکێتی لە 70 بەش توخنی نەکەوی بە هیچ شێوێ نەخۆت نەخێزانت سەبریش بگرن و خەڵک لە وڵاتانە خەڵک ناکاتە دەرەوە بۆ سەرجات وە مەجبوریشە بن خان و بۆتان پیاکە نەگەر خۆشتان نەتان پێ لە وڵاتانە بە تایبەتی لە سویدیشیان نظامی سویدی باشترە لە ئەڵمانی باشترە لە ئیتالی لە سویدی لە نەرویجی لە دانیمارکی لە بەریتانیش